سڵاو لەبێ و ئەم کاتە باش ئەپرسم ژیانی هاوسەرگیریت پێکێناوە؟ سڵاو لە ئێوەش بەڵێ پێکمێناوە. ئەگەر هاوسەرەکەت کە ئێستا هەردووکتان لە ژیانان سوپاس بەخۆ پێویستی بە ئەندامێکی جەستەی تۆ بوو ئامادەی پێی ببەخشی؟ هەڵبەتە لێرە و لەوێ ئێمە خۆی پرسیارەکە جوانە بەڕاستی، بەڵام کاتێک کە من لە بەردەم مایکێکا قسەکەم تۆ پرسیارێکی وا لە منەکەیت، هەڵبەتە لێرە من هەرچێ بڵێم لەوانەیە ڕاز نەکەم، چکە ئەمری واقع ئیزانێ کە چۆن پێڵن دیفاکتۆ وانە؟ ئەو کاتە بە پێ و حاڵەتەی مەسەلەن کە تۆ کەسێک تەبینی ئەگەر هاوسەرێ بێت ئەگەر برات بێت ئەگەر هەر کەسێکی خۆشەویستێ بێت حاڵەتیش بۆ نمونە پێویستی بە گوچی لەکە مەسەلەن کە تۆی بینی لەو مەئاساتەیە لەو وەرتەیە لە وەسعایە ئەو کاتە ئامادەی دەرەبڕیت بە هەر هۆکاری بێت چکە تۆ لایەنە حوزنەکەی بەرجەستەیەەکەی بەڵام ئێستا هەرچێ بڵێم لیان لەوانەیە من جێی تەوەقوع نەبێت مەسەلەن بەڵام بەخشینی ئەندامیش بۆ کەسێک ئەبێت کە بەڕۆح خۆشی بوێت مەسەلەن لایەنی ڕۆحی بەرجەستە بێت مەسەلەن هەموو شتەکان سەطحی نەبێت لێرە و لەوێنیە مەسە من بە هاوسەرەکەم بڵێم یان بە براکەم بڵێم یان بە هاوڕێیەکی ئازیزم بڵێم خۆشمەویت بەڵام لە کاتێکانیە هەموو شتێکی وەرگن بۆ خۆم هیچ شتێکیشی پێ نەبەخشم ئاخر لێرەی ڕۆوای لێ هاتووە ینی مەسە من برادرم دیوە یان کەسم دیوە بە هاوسەرەکەی وتووە ئەگەر وا بوو واو بووە کەم و ئەگەر وا من خۆشمەویتوانە ئەتاری لە کاتێکە هەموو خۆشیەکانی بردو بۆ خۆی ئامادەنە بۆ خۆشی باتێ ئێوە کاتش هەر قسەی زلە من پێم وایانی قسەی باق و بریقە چۆن پێڵەن لە گوێ ئاگردانە قسەکرێت لەبەرەوە نازانی یعنی مەسەلەن ئێستا من بڵێم لەوانەیە وانە بێت چکە بۆ ڕۆح خۆشەویستە ئەندامی لەش خۆشەویستە ئینسان ئەگەر لە تەمەنی 100 ساڵی شابێتەوە سەرنجداوە 50 دکتۆرەکە بە کوڕەکانی بۆ ئەوەی هەر بمێنێت چکە ڕۆح خۆشەویستە بەڕاستی. هەتا لە ژیان ئاماوی بە بەڵێ و نەخێر جوابم بەرەوە هاوسەرەکەت پێویستی بە دڵی تۆ بوو تۆ دڵی پێبەخشی خۆت ژیان ئاوایی بکەیت و ژیان بەو بەخشی؟ من بەس دڵ بەخۆم بەبەخشم بەس دڵ بەخۆم بەبەخشم لەبەرەوەی من خۆشم پێویستم بە ژیانە هەندێک کار هەیە لەوانەیە تەواوم نەکرد بێ پێویستە تەواویان کەم پێویستم بە هەموو ئەندامەکانی خۆمەیە بەڵام هەڵبەتە ئینسان کە چێتە ژێرە و خاکە ئەبێت دوای خۆی شتێ بۆ مرۆڤایەتی بەجێ بێڵێ تەسەورەکەم مەسەلەن ئەگەر من مردم لەوانەیە پێشە وەسیەتێکەکەم هەچی ئەندامەکانی لەشمە بۆ ئەو کەسانی کە شایانیانە بۆ ئەو کەسانی کە ئەتوانن بژین و ڕێز لە مرۆڤایەتی ئەگرن نەک بۆ یەکێ بەجددی شایانی نەبێت.